هۆکاری شەشەم لە هۆکارەکانی خۆکوشتن خوا بمان پارێزێ سحرە. بۆیە ڕوو دەکەمە ئەو ئافرەتەی بە تایبەتی سحر زیاتر ئافرەتیکە پیاو بە کەمییکە ئیلا ئیشی ئافرەتە. ڕوو دەکەمە ئەو ئافرەتە موجریمانەی کە سحر دەکەن لە خەڵکی ژیانی خەڵکی تێکەدەن. ئەڵێم دڵخۆش مە بە تۆی قاتیل، چونکە سەدەها و هەزارها کەسمان بینی بەهۆی ئەوەی کە سحری لێکرد پەنا بەخوا تەحەمولی نەکرد و خۆی کوشت. تۆی قاتیل، چونکە تۆ قاتیلی حساب کە فیشەکێک ناوە بەسەرەوە کوشتوتە کاتێککە چتە بۆ لای ساحیرێکی کافری بێدین ڕۆشتیتە سحرت کردووە لە فڵان کەس بۆچی لەبەرەوە ژیانی لێ تێک دەی، لەبەرەوە پیاوەکەی خۆشی نەوێ، لەبەرەوە ژنەکە پیاوەکەی خۆش نەوێ، پیاوەکە ژنەکەی خۆش نەوێ، لەبەرەوەی کێشە و مشکلە و ئاژاوە بخەوێتە نێوانیانەوە. من بە تۆی قاتیل و خوێن ڕێژ دەڵێم. پێغەمبەری خوا پێ سەڵاسەڵام پێت ئەفەرمێ لا يدخل الجنة یەکێک لەوانە من تكهن أو تكهن له ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی سحر بکە وەک ساحیرەکە یا ئەو کەسەی سحری بۆ بکرێ وەکو ئەو ژنەی کە چۆ بەلای ساحیرەکە. دڵنیا بەلەوە ئەو کەسە کە کوژراوە بەهۆی سحرەکەی تۆوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەی تۆ دەکات بۆچی فڵان کەست کوشت چونکە تۆ سەبەب بووی. و دڵنیا بەخوا لە بەهەشتیش مەحرومت ئەکا. دڵنیا بە لەوەی کە ژیانی کەسێک لە دنیادا ناڕەحەت کرد و مەحرومت کرد لە خۆشی خوش لە مقابلە لە خۆشیەکانی ڕۆژی قیامەت مەحروم دەکا. بەسە لەخوا بترسە ئەم هەموو خەڵکە سحری دەکەن کێ کردی؟ کێ کردی؟ هەموو ئیشی ئافرەتە بە دەگمەن پیاوەی کات. بۆیە پێغەمبەری خوا فەرمیە سەڵاسەڵام زۆر بەیان ناچنە بەهەشتەوە لەبەر چی؟ لەبەرەوەی ئەوانەی کە بە تایبەتی خراپەکار و ساحیر و سحر دەکەن. هەم ساحیرە جاری وا هەیە و یاخود دەچێت سحر دەکات. جا خوشکی بەڕێزم بگەڕێرەوە بۆ لای خوا سحرت لە خەڵکی کردووە. دڵنیا بە ئەگەر کەسێک بەهۆی تۆ کوژرا بێت تۆ قاتیلی و دڵنیا بەخوا بەهەشتت لێ مەحروم دەکات چونکە تۆ بوویتە هۆکاری ئەوەی کە خەڵکی ژیانی لێ تێک بچێت. سحرکردن یەکێک لە تاوانە گەورەکان. داوا دەکەم ئەو خوشکانەی کە ئەو ئیشیان کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا. سحرەکان لەکوێ بچن بەتاڵی کەنەوە پەنا بگرن بەخوای گەورە لەو تاوانە گەورەی کە ئینسان ئەنجامیەدا. سحر بکە و دوای وەخت ببە هۆکاری ئاژاوە و کێشە و خۆکوشتنی ناو خەڵکیە.